بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لپروردگار عیبادەتی ئەمڕۆمانش بە ئیزنی خۆی وەربگرێ لە تەواوی مسلمانان و بە تایبەتی بە ئێمەش ئینشاءالله. مسلمانە خۆشەویستەکان، ئەچینە باسی ئەوەی کەوا ثەلاث نعمة بعد المصیبەت، سێ نعمەت لە پاش مصیبەت. واتە هەر مصیبەتێ ڕوو ئەکا لە مرۆڤێک، خوا سێ نعمەتی پێداوە. لە دوای ئەم مصیبەتە خوای پەروەردگار سێ نعمەتی پێداوە. ئەمەش ئیمامی عومەر بۆمان دەفەرمێ، ئەم ناونی نیشانەمان ئیمامی عومەر بۆمان تەواو ئەکا. ئەفەرمێ ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ: ما أصيبت بمصيبة إلا ورأيت لله عليه فيها ثلاث نعم. واتە مصیبەتێ، هەر مصیبەتە تێتە سەر هەر کەسێکدا، خوا سێ نیعمەتی پێداوە لە دوایەوە. لەوەی ئەمە کەمێ غەریب بێ عنوانەکە و بابەتەکە، چونکە مصیبەت ئەبێ نیعمەتەکە لە دوای چی بێ. زۆر جار ئێمە فکر لەوە ناکەینەوە کەوا مصیبەتێ تێ، ئەمە ئێستای خاتە فکرمان کە لە چیایە، کە نیعمەتەکان لەکوێ. یەکەمیانە فەرمێت ئەوەیە ئەم مصیبەتە بەسەر تۆوە، بەسەر منە، هەرکێ هاتووە فکر لەوە بکەرەوە دایم و سەعات: إن الله هونها علي فلم يصيبني بأعظم منها وهو قادر على ذلك. خوای پەروەردگار دەیتوانی مصیبەتێ لەمە گەورەتر بدا بەسەر شان تا شکری خوا بکە لەسەر ئەو مصیبەتە کە مصیبەتەکە کەمترە، کە شانی تۆ هەڵێگرێ. یعنی مصیبەت هاتە سەرتا، ڕازی بە قەدەری خوای پەروەردگار لەمە گەورەتر نەبوو. هەموو مصیبەتێک لە خۆی گەورەتر هەیە. یعنی ئینسان ئەبێ بزانێ لە کاتی مصیبەتدا خوای پەروەردگار کاتێک خۆشەویستێک ئەواتەوە، بۆ نمونە باسی خوا بکە، ئەو خۆشەویستە لە دوای خۆی کێشە و گرفتی نییە، سێ و چوارێکتر نەڕۆیشت لەگەڵیا، نەبووە سەبەبی کۆمەڵی خەڵک تر. یعنی حتا سێرکەی مصیبەت گەورەتر هەیە لە خۆی. ئیمامی عومەر فەرمێ شکری خوا بکە لەسەر ئەوەی کەوا ئەمە نیعمەتێکە، مصیبەتەکەت بە قەدەری شان و بە قەدەری ئیمانی خۆتە خوای پەروەردگار تاقی دەکاتەوە. چونکە خوای پەروەردگار مصیبەت بە ئەندازە و ئیمانی ئەو مرۆڤە ئەیداتە سەر شانێ، بۆی تاقیکردنەوەیە مصیبەت، بزان دەرەچێ لێ یان دەرناچێ. دووەمیانە فەرمێ: إن الله جعلها في الدنيا ولم يجعلها في دنيا ولم يجعلها في ديني وهو قادر على ذلك. دووەمیانە شەوەیە ئەو نیعمەتە ئەوەیە مصیبەتەکە لە خواوە زیاو بێت، لە دنیایە، لە دینا نییە. یعنی مصیبەتێکە لە دنیا، سایرەکەتە، ماڵەکەتە، بۆ نمونە نەخۆش ئەبی کەمێ، بۆ نمونە لەوەیە جارجار کەسێک خۆشەویست ئەباتەوە، لە دینەکەتان نییە، بیتە کافر، بیتە یەهودی، بیتە دوو لە ڕووجەنابتان مانگپەرست، یعنی خوا نەناسی، دوو لە خوا بیت. مصیبەتی گەورە لە دینایە. ئەو دوای مصیبەتی دنیا لە چاودینا زۆر کەم. وە ئیمامی عومەر فەرمێ سوپاسی خوا بکە لە دینەکەتان نییە، خوای پەروەردگار تاقی کاتەوە. تاقیت کاتەوە بزان مسلمانی یان کافری. سەحابە وا بوونە، پێغەمبەران تاقی کراونەتەوە زۆر جار. سوپاسی خوا بکە. کابرا ئەڵێ ئێستا کابرا ئەڵێ با تاقی کرێم. نە، لە کاتی مەسیح دەجالە، کاتی مەسیح دەجال دێت، یەکێ لە نیشانە گەورەکان، شخصی وایە، مرۆڤی وایە، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ ئەمە چییە؟ ئێستا چم ڕووبەڕوویە بوو. یعنی وا ئەزانێ کە ئیمانی زۆر بەقووەتە. ئەڵێ کاتی ئەڕوا لەو سەرەوەکەوێتە دوای بە کافری دێتەوە، کافر دەبێت. چکە بۆ مصیبەتەکە لە ئیمانی ئەم شەخصە
لەو فیتنە گەورەیە نەجاتی بێ با دایەتی ئەوەڵی سوورەتی کەهف لەبەرکە یان لە حەدیثێکی تر هاتووە ئەڵێ دایەتی کۆتایی سوورەتی کەهف لەبەرکە چکە موسیبەتەکە لەوە گەورەترە ئەفەرمی هەرچی کاتی ئەو نیشانە ڕوویدا بەرەو ڕووی مەچن هەوڵدەن ئێوە بچن بۆ لادیەکان لە شار دەربچن چکە موسیبەتەکە زۆر گەورەیە هەر کەسێ بگەیە پێی دەرناچێلی زۆرینەی کافر دەبن ئیمانی پێدێنن مشکلەکە ئەوەیە موسیبەتەکە دینەکەی ئەڕوا هەم دنیا و قیامەتیش ئەڕوا تۆ ئەگە دنیات بڕوا قیامەتت هەیە بەڵام ئەگە قیامەت ڕۆیشت دنیاتش دەڕوا موسیبەتەکە لەوەیە کە گەورەیە بۆ ئیمامی عومەرە فەرمێ سوپاسی خوا بکە لەسەر ئەوەی کەوا موسیبەت لە چیایە لە دنیایە و دنیا دێتە شوێنی بەڵام لە دینەکەتان نییە سێهەمیان ئەفەرمێ ئەن الله يؤجرني بها يوم القيامة أو مصيبتي كديت سر توعيا من هر مسلمانك چاک بزانە خوای گەورە پاداشتمان ئەکا لە قیامەت خوای گەورە پاداشتمان ئەکا موسیبەتەکە چەندێک گەورە بێ ئەگە سەبر بیت خۆڕاگر بیت لە بچووکترین موسیبەتە تا گەورەترین موسیبەت خوای گەورە پاداشتی گەورەت داتوە وبشر الصابرين الذين إذا وبشر الصابرين خوای پەروەردگار فرێ موژدە بدە ئەو کەسانەی کەچی خۆڕاگرن ئەمجا دوایەوە چێ فەرمێ وبشر الصابرين الذين إذا قالت مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون کاتێ موسیبەت دێتە سەرتا لە ئەسنای یەکەم دەقە خوای پەروەردگار هەر موسیبەتێک ڕووەکا لە مرۆڤ بەتایبەتی موسیبەتی مردن دوو مەلایکە ئەنێرێ خوای پەروەردگار بزان یەکەم وشە لەسەر زارت دەرەچێ چییە سوپاسی خوایە یان ناشکوریە ئەمە دووە هەڵەگرن مەلایکەکان ئەیبەنەوە بۆ لای خوا خوایە گیان عەبدەکە زۆر سوپاس گوزاری تۆ بوو لەسەر ئەو موسیبەتە گەورە داتە بەسەر شانیە ئەمجا خوای گەورە سڵاوەت بە دیاری ئەو مرۆڤە ئەدا و ئەمرەکا بە مەلایکەکانش سڵاوەت بە دیاری ئەو مرۆڤەدا بدە واتە سڵاوەتدان یان ڕازی بوون ڕازیە بێ بەڵام ئەگە بە ناشکوری بێ ئەگەر ڕازی نەبێ بەو قەدەرە کە خوای پەروەردگار هاتووە خراپەوە بەڕاستی خراپە بەڵام لەسەر ئەمە خوای پەروەردگار لە قیامەتدا پاداشتە دەداتەوە پاداشتی گەورەتە داتەوە هەڵی گردووە ئەوش بزانە یەکێکە لەو نیعمەتانە لە خەڵکی وامانەیە موسیبەت دێتە سەیە پاداشتی لە قیامەتشان نییە چونکە لە دنیادا خۆی پاداشتەکەی وەرگردووە چونکە ناشکور بوو لە دنیادا هەر موسیبەتی ها بەسەرتا ناشکور بووی ئەو تۆ پاداشتە وەرگردووە بەڵام ئەگەر ڕازی بێت بەو قەدەری خوای پەروەردگار کە هاتووە ئەو تەکیل لێبێ پاداشتەکە جارێ ماوە لە قیامەت هەیە خوای پەروەردگار پاداشتە داتوە ئەمش نیعمەتێکە سوپاسی خوا بکە کە تۆ یەکێ لەو کەسانەی کە ئەتوانی خۆت بگری لە کاتی موسیبەتەکە و سوپاسی خوای پەروەردگار بکەی کەواتە ئەم نیعمەتانە ئینسان لە کاتی موسیبەتدا کە بزانێ ئیمامی عومەرە فەرمێ ئەگەر ئینسان شتی هات بەسەریدا دای مۆساعەتی بکە بزانێ لەمە گەورەتر هەیە لەمە گەورەتر الحەمدولیلا ئەمە گەورەترن دۆمیان ئەوەیە بزانێ لە دینا ڕووی کردووە لێی لە دنیای ڕووی کردووە لێی لە دینا ڕووی نەکردووە لێی سێهەمیانش بزانێ ئەجر و پاداشتی تایە ئەگەر خۆی بگرێتەوە کەمێ خۆی بگرێتەوە لەو کات و موسیبەتانە چونکە ئینسان لەو کاتەدا کەم کەس ئەتوانێ خۆی بگرێ زۆر جار مرۆڤ کۆنتڕۆڵی خۆی لە دەستی خۆیەدا بە دەستی خۆیشی نییە بەڵام ئینسان ئافرین بۆ کەسێ بتوانێت لەو کاتا چی پیا و بە تایبەتی ئافرەتان ئەمانە بگێڕنەوە بۆ خێزانەکانتان بۆ ئافرەتەکان چکە سبەینێش و شتێ ڕوویدا بە ئەو فێر بێ لە دوای تۆ ناشکوری نەکە قسەی خراپ نەڵێ بە ئەزیەتی تۆ نەدا ئەزیەتی خۆشەویستەکەت نەدا بەڵەجا مردوەکان بە بوونی زوندۆکان ئەزیە دەخۆن هاواری بۆکە و ناشکوری ئەوکە ئەو ئەزیێتە ئازارێت ئەکیش بۆ وابین نە چکە دنیا ئەمەیە ئینسان ئەبێ بزانێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر تەماشای دنیاتان کرد تەماشای لە خۆتان خواردتر بکەن ئەوەنە جوانە فەرمێ تەماشای دنیاتان کرد تەماشای لە خۆتان خواردتر بکەن ئەگەر تەماشای ئاخیرەتتان کرد تەماشای کەسێ بکەن لە خۆتان بەرزتر بێ
ئێستا عەکسی لێ هاتووە سوبحان الله. ئێستا ئێمە وامان لێ هاتووە تەماشا بۆ دنیاکەن فڵان کەس بۆ لە من زۆرتری هەیە، ناڵێن فڵان کەس کورە هیچی نییە، کورە من خێزانم هەیە و خێزانی نییە، من مناڵی ساغم هەیە ئەو نەخۆشی هەیە، من خێزانم تەندروستی باشە ئەو خێزانی تەندروستی خراپە، ئەو خۆی نەخۆشە ئەو مناڵی نەخۆشە، سێرەوە ناکەین. ئەوەڵێم ئەو موچە هەیە من بۆ موچەم نییە، ئەو سیارەیە من بۆ سیارەم نییە، ئەو قەسری هەیە من بۆ نیمە. ئەوەیە سەری لێ تێکداوین. ئەمڕۆ ئەمەیە سەری لێ تێکداوین چکە تەماحی دنیا سێر ئەمە ئەکەین، هەر هەڵقۆ ئەکەین بەرەو دنیا. قیامەتش سێرەوە ناکەین بڵێن ئەلحەمدولیلا فڵان کەس نوێژەکانی جوانەکە، ڕۆژوو جوانەگرێ، قسەی شیرینەکە، خۆشەویستە لە ناو خەڵکدا، خەڵک هانەدا بە خێر و چاکە، دەستی خەڵکەگرێ لە تەنگانەدا. ئەمانە هەوڵ دەی تۆش لەمانەبی لەم کەسانەبی، ئەمانە جیاوازە. تۆ ئەگەر سێر ئاوا دنیا بکەی بەڕاستی هەر ڕۆژی ئەکەویتە گۆمێکەوە. ئەم دنیاە دنیا وەک چییە؟ وتوانێ پێشینان هەر کەسێک گەوێتی دنیا بگرێ با سێبەری خۆی بگرێ. پێشینان ئێمە زۆر عاقڵ بوون، قسەی زۆر جوانیان کردووە، حەقە بە ئاڵتون بنووسرێ، وتیان هەر کەسێ توانێ دنیا ڕابکە بەدای دنیا با سێبەری خۆی بگرێ، هەرچی کاتێک تۆ توانیت سێبەرەکەی خۆ بگری ئەتوانی دنیاتش دەستکەوی. دنیا هیچ نییە، دنیا تەواو بێ. بۆیە دنیا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر قیمەتی بوایە باڵە مۆشیلەیەک ئەندازەی چەندێکە باڵە یەک باڵشی نەک هەردووکی مۆشیلەیە چەندی بچوو لای خوا قیمەتی بوایە قومە ئاوێکی ناداوە کافرێک، یەک قومە ئاوێکی ناداوە کافرێک، کەواتە ئەم دنیاە هەرچی تایە بە ئەندازەی باڵە مۆشیلەیەک قەدر و قیمەتی نییە لای خوا. ئیتر بۆ یعنی خۆت خوا ئەڕەنجێنی لە خۆت قیامەت لە خۆتەکەی. بەخوا دنیا کاتیە عەزیزانی من، لە هەر کوێ بڕات خوا گرێدن، هەر لە حیمەکەنەوە تا ماوەیەکی ترە ڕۆ و تەواو بێ. خوای گەورە ڕەحمان لێ بکات لە کاتی موسیبەتەکانە، خوای گەورە مان کاتە کەسێکی خۆڕاگرت، خوایە موسیبەتێ بێنی بەسەرمانە بتوانین بەری بگرین. یا ڕەبی خوایە لە موسیبەتێکا تاقیمان نەکەیتەوە نەتوانین لە موسیبەتێکا دەرچین. یا ڕەبی خوایە ڕەحمان پێ بکەی. یا ڕەبی خوایە ئەوەی چاکە ئەوەی باشە بخەیتە ڕێگامان، ئەوەی خراپە لای دەی لە ڕێگامان، تاعەت و عیبادەتمان لێوەرگری ئەی پەروەردگارە، بە تایبەتی ئەم مانگە ڕەمەزانی پیرۆزە بە ڕۆژوو بە نوێژ و بە تەراویحمانەوە بە دوعامانەوە قورئان خوێندنەوە هەموو عیبادەت چاکەکانی ترمان خوای پەروەردگار لێمان وەربگرێ لە من و لە ئێوەش. وصلى الله على